دیارە بێگومان میدیا دەورێکی کاریگەری هەیە و دەورێکی باڵا هەیە لە کێشەی نێوان وڵاتاندا و بۆ خستە ڕووی ئەو ڕوودا و پێشاتانەی کە دێنە ئاراوە بە تایبەت بۆ منە ئێستا بینین میدیا چی دەورێکی هەیە لە نێوان هەرێک لە وڵاتی زلێزی ئەمریکا و ئێران دەبینی هەندێک جار شەڕەکان لە ڕێگەی میدیاوە ئەکرێ بۆیە گرنگە میدیا و میدیاکار ئەو حەدەسانەی کە لە هەر وڵاتێکدا یاخود لە وڵاتی دوو وڵاتی دراوسێدا ڕوودا بگوازێتەوە بۆ هاونیشتمانیانی و بۆ ئەو خەڵکەی کە تامەزرۆ یاخود گرنگی بەو بوار و بابەتانە ئەدەن کە یانەوەی لە ڕێگەی میدیاوە دەستیان بکەوێت. میدیا لە کوردستان و میدیاکار لە کوردستان جێگەی گومان نییە و جێگەی ئەوە نییە کە ئێمە بڵێن بۆ نمونە بۆچی ئەم بابەتانە کە پەیوەندی بە نیشتمان و بە کوردستانە هەیە ناکرێتە بابەتی گرنگ و باسی لێوە ناکرێتەوە بۆ هاونیشتمانانی ناگوازرێتەوە. ئەمە ئاشکرایە کە لە هەرێمی کوردستانە میدیاکار دابش بووە بەسەر حیزبەکانە بۆ نمونە میدیای حیزبی هەیە بە ئامانجی حیزبەکەی ئەهێنێتە یاخود بەو ئاراستەیە ئیشەکە کە حیزبەکەی ئەوێت. و ئەم داگیرکاری کە ئێستا هەرێمی کوردستانی گرتووەوە ئەتوانین بڵێن بنکەوبارەکانی سوپای تورکیا لە هەرێمی کوردستانە هەیە و شەڕ و پێکدادان لە هەرێما ڕوودەدا بۆچی میدیای کوردی بێدەنگی لێکردووە دیارە وەک ئاماژەم پێدا میدیای کوردی لە ئێستادا دابش بووە بەسەر حیزبەکانە بە ئاماجی ئەوەی ئیشەکان هەر حیزبێ خۆی بوێ چۆن ئاراستەی بکە میدیاش بۆ ئاراستەیە ئەبرێت. ئەمە جیا لەوەی بەشێک لە ڕۆژنامەنووسان یاخود میدیاکاران لە هەرێمی کوردستانە دابش بوونە تەنانەت لە حیزبی بچووک بووەتەوە بۆ لۆکاڵی بۆ بوونەتە چۆن بڵێ کاربەڕێخەری شەخص یاخود بەرپرسێک لەم هەرێمەی ئێمەدا ڕۆژنامەنووسانیش دابش بوونە بەسەر حیزبەکانەوە حیزبەکانیش دابش بوونە بەسەر وڵاتانی دراوسێدا ئەمە هۆکارێکی گەورەی بۆی کە ڕۆژنامەنووس یاخود نەوێرێ ئەو خەبەر و هەواڵانە بگوازێتەوە بۆ بینەر و بیسەر و خوێنەر یاخود ڕێگەی پێنادرێت لە ڕێگەی حیزبەکانیانەوە ئەو کارە ئەنجام بدرێت. میدیا هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی هەستی خەڵک بجوڵێنێ بۆ ئەوی حەماس بە خەڵک بەخشێ بۆ ئەوی ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بکرێتەوە کە ئایا ئێکە ئەمە وڵاتی ئێمەیە وڵاتی ئێمە داگیر کراوە ئێستا لە ژێر هێرشی داگیرکەراندایە کە حیزبەکان بێدەنگیان لێکردووە بەداخەوە میدیاش بێدەنگی لێکردووە. ئەلبەتە ئێمە وەکو میلەتی کورد دووچاری دابشکاریەکی زۆر خراپ بووین لە ناوخۆی وڵات بە تایبەتیش لە باشووری کوردستان هەر بەشێکی ئەم میلەتە دابش بووین بەسەر حیزبەکانە ئەمە وای کردووە وەکو میلەت ئەجێندا و بەرنامە و مەبدەئێکی نەتەوەیمان نەبێت کە دێنە سەرباسی میدیاش بێگومان میدیاکانیش تاوەکو ئێستا ئێمە ئەتوانین بڵێن ئەگەر هەموو نەبێ زۆرینەی میدیاکانمان میدیای حیزبین ئەمانە جێبەجێکاری سیاسەتی حیزبن کاتێک کار لەسەر هەرپرسیەکەکان بێگومان دەبێت بەپێی بەرنامەی حیزبەکانیان کاری لەسەر کوێن و ناتوانن لەو خەت و ئامانجە لادەن کە حیزبەکانیان لە پێناوی کارێکە کار دەکات. بەداخەوە ئەتوانم بڵێم حیزبەکانیش بە تایبەت لە باشووری کوردستاندا هەڵگری مەبدە و ئامانجێکی نەتەوەیی نین ئەوەندەی کار بوو ئەوەکەن کە تەنها جەماوەر لە خۆیان کۆ بکەنەوە و هەر کاتێویستیان جەماوەر و تەنانەت میدیاکانیش لە بەرژەوەندی خۆیان بەکار بهێنن. ئەگەر تاک سەیری بکەین وەکو ڕۆژنامەنووس لەلای بەشێکی باشی ڕۆژنامەنووسەکانمان ینی لایەنی نەتەوەیی پرسێکی گرنگە بەڵام دوجار ئەو دەستگای لە چوارچێوەیە کارەکەن ڕێگەی ئەوەیان پێنادا کە ئەوەی لەلایەن بڵێن گەڵاڵە بووە ئەوەی لە مێشک و بیریانایە ئەوەی مەبدە لایەنۆک و خۆی جێبەجێ بکەن. هەر پەیوەست بەو دابشکارەی کە وتم میلەت و میدیاکانیش دابش بوون بەسەر حیزبەکانە ئەتوانم بڵێم میدیای کوردی بە تایبەت لە باشووری کوردستان قۆناغی لۆکاڵی بوونی تێنەپەڕاندووە ئەگەرچی زۆر جار کار لەسەر کۆمەڵی پرسەکان لەسەر ئاستی جیهان بەڵام پەیوەست بە پارچەکانی تری کوردستان و زۆر جار ناوخۆی هەرێمی کوردستانیش نەیانتوانیوە بە شێوەیەکی بڵێن پرۆفیشنال و بە شێوازێکی بڵێن نەتەوەیانە کار لەسەر پرسەکان بکەن. ئەگەر سەیری ئەوە بکەین ئێمە چەندەها ساڵە تورکیا بۆردومانی ناوچە و بە تایبەت شوێنە سنووریەکانی هەرێمی کوردستانەکە میدیا نەیتوانیوە ینی بەپێی قەبارەی خۆی کاری لەسەر بکە و گرنگی پێ بدا. ئەو هەڵوێستانەی کە لە باکووری کوردستانە بوون بۆ لادانی گۆشەگیری لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان ئەبینین میدیا بە شێوەیەکی زۆر ینی سەرپێیی کاری لەسەر